ئێستا ئێمە لە شاری هەولێرین وەک دەزان واسەری ساڵی تازە نزیک دەبێتەوە سەرڕای ئەوەی هیچ ئاهەنگ و بۆنەیەکی ڕسمی لە شاری هەولێر بە بڕیاری پارێزگار ئەنجام نادرێت بەڵام لەلایەنی هاوڵاتیان و لەلایەن شوێنە ناحکومیەکانەوە بەشێک لە باڵەخانە و شەقامەکان ڕازێنراونەتەوە و ئامادەکاری دەکەن بۆ ئاهەنگی شەوی سەری ساڵ. لە شاری هەولێر شەقام و باڵەخانەکان هەمویان ڕازێنراونەتەوە بۆ ئاهەنگی شەوی سەری ساڵ. هاوڵاتیان لە ئێستاوە ڕژاونەتە سەر شەقامەکان بۆ بینینی دیمەن و ئامادەکاریەکانی ساڵی تازە. بێ ئەم ساڵێکی بەڕاستی ناخۆشی زۆری تیابوو نەخۆشی و ئەم ڕووداوانەی ئێستا ڕوویاننا و ڕووداوی سروشتی و ئەوە بەڕاستی ناخۆش بوو ئیشەڵا دووبارە نابێتەوە ساڵێکیکە. بەشداریکردنە کەسی ئەوەیە خزم و کەسکار کۆ بینەوانێ لە ماڵی خزمان ئێمە لە سلێوانی و هاتین بۆ ماڵی خزم و کەسکارمان لێرە کۆ بینەوانە و کاتێکی خۆش بەسەرەوێت. خەڵک دڵخۆشی خۆیان بۆ ئامادەکاریەکانی ساڵی تازە دەردەبڕن و سەرقاڵی گرتنی وێنەی یادگارینە. خۆمان حاضر کردو بۆی بەشداری لە ساڵی نوێ بکەین ئینشاڵڵا ساڵێکی بەخێر و خۆشێ بێ و هیوادارین هەموو خەڵکی هەرێمی کوردستانیش لە کەش و هەوایەکی ئارام و لە خۆشیدا سەری ساڵی نوێ بکەنەوە و ئەم ساڵە ئەگەر شتی ناخۆشیش هەبوو بێت بتوانین لە ساڵی داهات و خەمەکانمان یاخود ناخۆشیەکانیان ئەو ئازیزانەی لە دەستمان داوە ئینشاڵڵا بتوانین تۆزێک کاتەکانمان نوێ بکەینەوە ڕێفرشێکی خۆشمان بکەینەوە. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی بیانی و خوار و ناوەڕاستی عێراقیش ڕویان لە هەرێمی کوردستان کردووە بە تایبەت شاری هەولێر تا بەشداری خۆشیەکانی ساڵی تازە بکەن لەو شارە. سۆلین حەسەن کەناڵی کورسات هەولێر.